بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بارزانو كل مقطعية كما عرضم كردن أو شن خاڵی کە تێپەڕی علاقی بە ئامادەکاری گەنجان کوڕوکچەوە هەیە بۆ زەواج پێش ئەوەی داخڵی زەواج بن. دوای داخڵبوون بە زەواج، دوای مارەکردن کە عەرزمکردن ئەوەی گرنگە، دوای مارەکردن کە خۆیان بپارێزن لە کۆمەڵی هەڵا پەلە نەکەن، داینن بۆ دوای گواستنەوە. لە دوای گواستنەوە بەڕێزان کۆمەڵێک خاڵ هەیە کە گرنگە هەر کام لە پیا و لە ئافرەت بیزانن. خاڵی یەکەم بەڕێزان ئەبێ ئاگادار بن کە ئەم ژیانەی ئێستا دوای گواستنەوە تەواو بە پلەی 180 ئەگۆڕە لەگەڵ ژیانەکەی پێشوو. بەنسبەت پیاوە ئەو حڕیەتی کە هەی بووە، ئەو پەیوەندیانی کە لە دەرەوە هەی بووە لەگەڵ ڕفیقەکانی خۆیان، ئەم هەموو هاتوچۆ و چوونە دەرەوە ئەبێ سنوورداری کات. بەنسبەت ئافرەتەوە کۆمەڵی هەڵسوکەوت هەیە کە لە ماڵی باوکی داکردوێتی بەرامبەر بە باوکی، بە دایکی، بە خوشکی، بە براکانی، لێرە ئەبێ خۆی بگۆڕێت. گومانی تێدا نییە کە خۆنەگۆڕین تەعاملکردن بە یەکتایم کارەسات دروست دەکات. هیچ لە زانایانی بواری تەنمیەی بەشەری قسەیەکی زۆر جوانی هەیە بەڕێزان. دەڵێت خراپترین مرۆڤەکان لە ژیاندا کە سەرکەوتوو نابن ئەوانن کە ڕقەمێکی جێگیریان بۆ خۆیان دانەوە. مەسەلەن باوکێک لە ماڵەوە کەسی ژمارەیەکە، کەس لەو ئەولاتر نییە، بەڵام کە چووە ماڵی باوکی خۆی، چووە ماڵی باپیری منداڵەکان، نابێ هەروە سەیری خۆیکە. کە چووە ماڵی خەزۆری نابێ هەروە سەیری خۆیکە. لە ماڵی خۆی ڕقەمەکەی لەوێ دوو، لەوانەیە سێ بێ، لەوانەیە چوار بێ. کە ئەچێ بۆ دائیرەیەک نابێ هەروە سەیری خۆی بکە. مدیری دائیرەیەکە، دائیرەکەی خۆیە، کەسی ژمارەیەکە کە ئەچێتە دەرەوە نابێ هەروە سەیری خۆی بکە. کوڕێک لە ماڵی باوکیدا چۆن سەیری خۆی کردووە، ئێستا دوای زەواج نابێ وا سەیری خۆی بکە. کچێک بە هەمان شێوە لە ماڵی باوکی وا سەیری خۆی کردووە، نابێ لێرەش بەو شێوەیە بەردەوام بێ. بۆیە بێ مرۆڤەکان کۆمەڵی خوێندنەوە و تحقیق و پرسیاریان هەبێ لەسەر قۆناغی دوای زەواج، بزانن چی ئەخوازێت. بەپێی ئەو دواخوازی ئەو قۆناغە ئەبێ خۆت بگۆڕی. ئەگەر خۆت نەگۆڕیت و یەک تایم بڕۆیت، سەرکەوتوو نابێت. چکۆ عەرزمکردن ژیانی پێش هاوسەرێتی جیاوازە لەگەڵ ژیانی دوای هاوسەرێتی. ئەمە یەک. دووهەم بەڕێزان لەگەڵ ڕێزمە ئەم قسەیەکەم بڕواتان هەبێ زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە ڕۆشنبیری جنسی پێویستیان نییە. زۆر داوای لێبوردن ئەەکەم ئەوانەش کە هەیانە لە ڕێی بێشەرعیەوە فێربوون و سەیریان کردووە، کە وەکو چۆن قسە و قسەڵۆکی سەردەمی پێش گواستنەوە و یاخود پێش مارەکردن خەیاڵات و تەسەنوعە لەسەر ئەوە ژیان بنیاد نانرێ، ئەو شتانەش کە بە بێشەرعی خەڵک سەیریەکە ژیانت ئەشێوێنێ، لەسەر ئەوە عیلاقاتی جنسی بنیاد نانرێ. بۆیە خوێندنەوەی کتێبە بە سوودەکان، پرسیارکردن لە خەڵکی پسپۆر پێویستە بۆ ئەوەی مرۆڤ بزانێ ئەم قۆناغە چۆن تێپەڕێنێ. زۆر جارە کوڕ و کچ زەواجیان کردووە شەرم لە یەکتر ئەکەن. بۆ؟ دەبێت نازانن مقدماتی پێشدخول چییە، کە پێویستە هەر کام لە پیا و ئافرەت بەڕێزان خۆشەویستی نیشان بن بەرامبەر یەکتر، نەفسیەن لە یەکتر نزیک بنەوە، نەک تەنها لەگەڵ ڕێزماوەکو ئاژەڵ سەیر یەکتر بکەن کە هەدەف لەم معاشەرەیە تەنها پەیوەندیەکی جنسیە نە. ئەمە کێشە دروست دەکات. لە سەرەتاوە شەرم دروست دەکات کە گرفتی پێکەوە بوون دروست دەکات، لە کۆتاییشها لە یەک بێزران دروست دەکات. ئەم دوو قسەی من وەربگرن بەڕێزان. ئەو پیاوە ئافرەتانی کە ڕۆشنبیری جنسیان نییە، لە سەرەتای ژیانیان بە شەرم دەست پێ دەکات کە چێژ لە ژیان نابینن، بە تایبەتی ئەو چەند ڕۆژەی یەکەم. لە کۆتاییشدا لە یەک بێزران دروست دەکات، چونکە کە پیر بوون گەشت لە تەمەنێکەوە، ئیتر ئەو شەوق و زەوق و ڕەغبەتە بۆ سەرجەیی نامێنێ. ئەوەی کە ئەمێنێت شتانێکی دیکەیە. ئەگەر تۆ سەرەتا فێری ئەو پێکەوە بوون و دەستبازی و مقدماتانە نەبی، لە ئەخیری تەمەنا فێر نابی، کەواتە پێویستە مرۆڤ ئەم ڕۆشنبیری هەبێت. خاڵی سێهەم بەڕێزان بە تایبەت ئەمە تایبەتە بە گەنجانەوە، ئەوانی کە لە تەمەنی گەنجێتیا زەواجەکەن و بە تایبەتیش ئافرەتان. حرامە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەفرین کراوە لەو کەسانی کەوا باسی عیلاقەی تایبەتی خۆی و خێزانیان بۆ خەڵک ئەکەن. خەڵکانەکەی مەجلیس بەوە خۆشەکە، من لەگەڵ خێزان ماوام، یا بەعکس ئافرەتەکەڵە پیاوەکەی من وایە وا. بە هیچ جۆرێک
قسەکردن لەسەر بواری سەرجەیی و مەسائلی جیماع حرامە بۆ خەڵکی بۆ هیچ کەسێک ئللا مەگەر کێشەیەک دروست بۆ و قاڵی پرسیارە لێ کا مۆزوعێکی دیکەیە یا کێشەیەکی تەندروستیت هەیە و پزیشکی پسپۆر پرسیارە لێ کا مۆزوعێکی دیکەیە وئیلا باسکردنی ئەم مەسئلانە بۆ خەڵکی حرامە. خاڵی چوارەم بەڕێزان مافەکان وەکو عەرزم کردن ئەم قۆناغە ئیتر ژیانێکی دیکەیە لەگەڵ سەردەمی کوڕێتی و کچێتیدا زۆر جیاوازە لێرە بێ بزانی ماف هەیە و هەروەها ئەرکیش هەیە. ئەوەی کە زۆر گرنگە بەڕێزان ئافرەت بزانێ مافی پیاوەکەی بەرامبەر ئەم چییە پیاویش بە هەمان شێوە بزانێ مافی ئەم بەرامبەر خێزانی چییە کە مافی هەر کامیان بەرامبەر ئەوە بێتە ئەرک بۆ بەرامبەرەکەی. خاڵی یەکەم بەڕێزان پێویستە ئافرەتان ئەمە بزانن کە پیاو قەوامەی هەیە الرجال قوامون على النساء. ئەمە بەڕێزان دوو تێگەیشتنی هەڵە هەیە لای خەڵکی تێگەیشتنێک پیاو سالاری دروستی کردووە تێگەیشتنێ ژن سالاری دروستی کردووە کەمە هەردووشی هەڵەیە ئفرات و تەفریط لە هەموو شتێکا هەڵەیە. بەپێی تێگەیشتنی پیاو سالاری قەوامە ئەوەیە کە پیاو بکوژە و بڕخۆیەتی لە ماڵە هەرچی ئەکا کەس نییە بڵێ بۆ ئەکەی تەنانەت پرس بە خێزانیشی بکە پێویست ناکە گوێی لێ بگرێ هەر بۆ دەفعی گلەی پرسی پێ بکە دوایی بە قسەیشی نەکات. ئەوەی کە ژن سالاریش دروستی کردووە بۆیە ئەو لەمە بۆ جیهانی بوونەوە قەوامە لای ئەوان بریتە لە ژێردەستەیی ئافرەت بریتە لە ظڵم لە ئافرەت بریتە لە تەفضیلی پیاوان بەسەر ئافرەتاندا لە تەشریعی ئیسلامیدا کە ئەم دوو تێگەیشتنە هەردووکی هەڵەیە. بەڕێزان فەلسەفەی قەوامە زۆر بە کوردی و بە کورتی کە ڕۆژئاواییەکان قەناعەتیان پێینێ و ڕەدی ئەکەنەوە لە قورئان و سوننە فەلسەفەی ئەم قەوامەیە تەنها بریتە لەوەی کە پیاو لە ماڵە دەوری بەڕێوەبەر ئەبینێت تەواوی ئەو دەستگا دەرەکیانە ئەو ڕێکخراوانەی مافی ئافرەت کە گلەیی ئەکەن لە تەشریعی ئیسلامی کە بۆ پیاو دەسەڵاتی هەیە بۆ پیاو کەسی یەکەمی ماڵە بۆ پیاو ئەوترێ خاوەنی ماڵ لە خۆیان پرسی بڵیت ئێوە ڕێگە ئەیەن بەسیطترین دائیرە کەسێ مۆزەفی تایە کەسێ بەڕێوەبەری نەبێت حتمما هیچ ئیدارێکی عاقڵ لەسەر زەویدا ڕێگە بەوە نادا بەڕێزان هیچ ئیدارێکی عاقڵ لەسەر زەویدا ڕێگە نادا دائیرەیە کەسێ مۆزەفی تایە کەسێک براگەورە نەبێت کەسێ بەڕێوەبەر نەبێت چکە فەوزا دروست دەبێت جەنابن لە مەکتەبێکا داوام بکەیت سێ مامۆستان ئەگەر کەسێ بەڕێوەبەر نەبێت چۆن داوام بکەیت چۆن جدۆر ڕێ ئەخرێت لە جاتی سەعات 8 ساعات نۆدێت چێ محاسبەیە کات ئەم مدیرە کە دانراوە لەبەر خاتری محاسبە دانراوە لەبەر خاتری تەنظیمی ئومور دانراوە ئەگەر ماڵێک کەسێتیایە بەرپرس دەبێت چی ڕوئەیە بەڕێزان ئەوەی کە ئەوروپا ئەیەوێت ئەم نقطەیە نابێت پیاو لە ماڵا مافی بەرپرسیارەتی هەبێت کە ژن بەرپرسیەکەم نییە بۆ پیاو بەرپرسیەکەم بێ ئەمە بێڕێزیە بەرامبەر بە ئافرەت باش کەواتە چی لە دوو فەقەرە بەدەر نییە وەڵامەکە یا بێ ئافرەت بەرپرسیەکەم بێ یا بەرپرس هەر نەبێ یا بێ هەردووکیان یەک ئاستا بن بەرپرس هەر نەبێت ئەگەر ئافرەت بەرپرس بێ ئێمە شەرعەن کێشەمان نییە بەڵام لە واقعدا کێشە دروست دەبێت بەڕێزان ئافرەت لەبەر ئەوەی عاتیفەی زۆرە سۆزی زۆرە هەڵچوونی زووترە ئەگەر کەسی یەکەم بێ لە هەر شوێنێکدا گرفت زۆرتر دروست دەبێت ئەمە علاقی بە شەرعەوە نییە شتەکان ئاوەژۆ نەکرێن ئەگەر سەیی سروشتکەی لە سروشتدا بە هەزاران جۆر نێرومە هەیە لە نێو ئاژەڵەکان و باڵندەکان و ئیلە ئاخیری هەمیشە ئەمە ئاشکرا و ڕوون و دیارەکە طبعی نێر لەگەڵ مەیە جیاوازە لە تەواوی بوونەوەردا نەکە لە نێو نێرومەیە علاقی بە تەشریعی ئیسلامیەوە نییە ئەگەر ئافرەت کەسی یەکەم بێت یا گرفتەکانی پێچارەسەر ناکرێ یا خۆی بەشێکە لەو گرفتانی کە هۆی عاتیفە و زوو هەڵچوونەوە دروستی ئەکات ئەگەر کەستیان کەسی یەکەم نەبن فەوزان دروست دەبێت بەڕێزان ناکرێ ماڵێک خاوەندارەتی تیان نەبێت من ئەم قسە دووبارە ئەکەمەوە چ موئەسسەسەیەکی کاریگەری هەیە لەسەر زەویدا کەسی یەکەمی تیان نەبێت ئەگەر هەبوونی کەسی یەکەم لە شوێنێکدا عیبەیە کەواتە نابێت هیچ موئەسسەساتێکیشدا هەبێت چکە فەرقی ئەم مرۆڤانە چییە بۆ ئەو بەسەر ئەوە هەیبێ ئەگەر هیچ عیبە نییە هەبوونی کەسی یەکەم بۆ ڕێخستنی کاروبارە نەک بۆ خۆفەڕستکردن کەواتە بێ لەمە تێبگەین کە قەوامەی پیاو لە ماڵە بۆ ئەوەیە کاروبارەکان ڕێکخرێت بەرپرسیار بێ بەرامبەر بە ئەندامانی خێزانەکە بەڕێزان کەسێک کە بەرپرسیارە بەرامبەر ئەندامانی خێزانەکە بڕواتان هەبێت تەشریف نییە ئەمە تەکلیفە
تەکلیف بەرپرسیار خۆ هەر ئەم کەلیمەیە نییە کە لە ماڵە محاسبە بکات و خۆی دانیشێت بەرپرسیارە لە هەموو کەم و کوڕێکی ئەو ماڵە لە دابینکردنی هەموو پێویستێک بۆ ئەو ماڵە لە حەلکردنی هەموو مشکلەیەکی ئەو ماڵەیە بۆیە پشکی شێر هەمیشە لە پشکی پیاوە چکە بەرپرسیاری یەکەمە ئەوجا هەڵە تێگەیشتنی بەشێ لە پیاوانیش لەم ئاەتە لەم تەشریعە نابێ حکمەکە لای ئێمە ناشرینکە ڕاستە هەڵە تێگەیشتنی بەشێ لە پیاوانی ئیماندار لەم ئاەتە بۆتە هۆی ئەوەی خۆیان بە هەموو شتێ بزانن لە ماڵدا بەس هەر کاتێک کۆمەڵە پیاوان شتێکیان کرد تەنانەت کۆمەڵە لە فوقەها شتێکیان فەرموو بەواتای ئەوە نییە ئەمە یەکسانە بە شەریعەت ئێمە ناکرێت شەریعەت قێزەون کەین ناشرینی کەین لەبەرەوەی خەڵک ناشرین تەطبیقی ئەکات هەروەکو چۆن ناکرێت تۆ شەریعەتت بەلاوە ناشرین بێ لەبەر ئەوەی فڵان و فڵان گروه ئاوا تەطبیقی ئەکات ناشبێ ئەم حکمانە ئاوەژۆ بکەی لەبەرەوەی ئەوە نیە لە واقعە خەڵک وا ئەکات واقع مەسئلەیەکە شەریعەت مەسئلەیەکی دیکەیە خاڵی دووهەم بەڕێزان گوێڕایەڵی ئەمیش وەکو قاوەمەی لێ هاتووە گوێڕایەڵی بەواتای ئەوە نییە پیاو پێی وابێ لە ماڵە هەر چی وت ئەبێ جێبەجێ بکرێت خۆجاری وایە نیوەی ئەم شتانێک کە ئەمێڵە شەرع حەڵ ڕێگەی پێ نایە مافی ئەم نییە گوێڕایەڵی لە چیدا لەو شتانەیە کە شەرع ڕێگەی پێداوە بۆیە لە صحیح بخاری مسلم داهاتوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا طاعة في معصية الله إنما الطاعة في المعروف گوێڕایەڵی هیچ کەس ڕەوا نییە لە شتێکا کە سەرپێچی فەرمانی خۆی تێ بێت زۆر جار پیاوان هەیە داواکاریەکانیان خلافی شەرع لە خێزانەکانیان ئەمە لێرەیە ناکرێ بڵێ مادام تۆ مسلمانی ئەبێ بە قسەی بکەیت نە ئەگەر مسلمانی ئەبێ لە شتانێکا گوێڕایەڵی پێی کە خلافی شەرعی خوا نییە کە خلافی شەرعی خوا بوو گوێڕایەڵیکردن نییە لە مقابلیشدا کە ئاڵین ئافرەتان گوێڕایەڵی پیاوان بکەن پیاوان بە هەمان شێوەی قەوامە نابێ سوء استیفادە بکەن لەم بڕیارە چکە خوا ئەفەرمێت وعاشروهن بالمعروف بە جوانترین شێوە مامەڵە لەگەڵ خێزانەکانتان بکەن بە جوانترین شێوە پێ سەلەم چەند جار دەیفەرموو ئیستەوصوا بالنساء خەیرا لە حەجی ماڵ ئاوارەیدا لە کۆتا قسەکانی خۆی لەو خۆتبەیە باسی باشەی پیاوان ئەکا بەرامبەر ئافرەتان ئامۆژگاریان ئەکا کە بەرامبەر ئافرەتان باش بن لە شوێنێکی دیکە ئەفەرمێ خەیڕکم لئەهلیه باشترینی ئێوە ئەوانن کە بۆ ماڵ و خانەوادەی خۆیان باشترینن بۆیە کە دەڵێ ئافرەت پێویستە گوێڕایەڵی مێردەکەی بکە عەلاقەی بە خاڵی یەکەمەوە هەیە کە فەوضا لە ماڵا دروست نەبێت کە ماڵ منەظەمەی کە ڕێکخراو بێت چونکە ئەگەر ماڵ ڕێکخراو بوو ئەندامانی ئەم خێزانە ڕێکخراون لە دەرەوە وردە وردە کۆمەلگا ڕێکخراو ئەبێ ضەبط ئەکرێ بەڵام دانەدانی ماڵەکان شێواو بن هەرگیز کۆمەلگایەکی منەظەم و ڕێکخراو نایەتە دی وەیە کە خوای گەورە ئەم مافەی داوە بە پیاو لە مقابلیشدا تەکلیفی دەیەکا کە بە جوانترین شێوە ماوەڵ لەگەڵ خێزانەکەی بکە ئەوجا بەڕێزان لەمە گەڕێین ئافەتێک کە پێی وابێت هاوسەرەکەی دڵسۆزی ئەوە کەسی یەکەمی ئەوە ئێستا لەم ماڵەیە ئەو نزیکترە لەم مقارنەتن بە باوکی بە دایکی بە براکانی و مامی بە خاڵی ئیتر بۆ بە لەسەری قورس بێ کە پێی بوترێ گوێڕایەڵی پیاوەکەت بکە ئەگەر ئەم پیاوە لێرە دەوری دایک و باوک و خوشک و برا و کەس و کار بۆ تۆ ئەبینێت لە هەمووان ئازیزترە بۆ تۆ ئێستا مافی تۆی بە جوانترین شێوە داوا گوێڕایەڵی تۆ بۆ ئەو یعنی مەسلحەتی خۆت بۆیە دەڵێن بەڕێزان لە شەریعەتدا هەرگیز شتی ڕەها نییە گشتگیریکردن نییە گوێڕایەڵی واجبە بەڵام لە معروفدا کاتێک کە پیاوان سوء ئیستیفادە ئەکەن لەم مەرجە لەم ڕێنمایی شەریعەت معنای ئەوە نییە ڕێنمایی شەرعیەکە هەڵەیە لە مقابلدا لە مافی ئافرەتانیشدا باسی دەکەین کە دەبێت پیاوانیش مافەکانی خێزانەکانیان بدەن داواکاریەکانیان جێبەجێ بکەن ئێمە دەڵێن لا مشاحەتە بالئیصطلاح گرفت لەسەر دەستەواژەکان دروست ناکەین تۆ پێت عیبە بڵێ گوێڕایەڵی ئەمڕۆ دنیا گۆڕاوە لە کەلیمەی گوێڕایەڵی گەڕێ ئەبێ هەردوو لا داواکاریە شەرعیەکان یەکتر جێبەجێ بکەن باشە ئەم دەستەواژە قبوڵە خۆ عیبێتیان نییە هەر کام لە ژن و مێرد ئەبێ داواکاریە شەرعیەکان یەکتر جێبەجێ بکەن ئەگەر نەیکەن ئەو مەوەددە و ڕەحمەیی کە قورئان باسی ئەکات نامێنێت کە نەما ئیتر ئەو ژیانە لە ژیاتی ئەوی بێتە سوکنا ئەبێتە دۆزەخ خاڵێکی دیکە بەڕێزان پێویستە ئافرەت ئەمین بێ لە ماڵەوە ڕاستە
ئەمانەت وەسفێک ئەبێ لە هەموو ئینسانێکە هەبێ بە تایبەت لە ئینسانی ئیماندارە. بەڵام ئافرەت زۆر گرنگترە بەڕێزان کە پابەند بێ بەم ئەمانەت پارێزیەوە، چون ئافرەت لە ماڵە کەسی یەکەمی ماڵەکەیە لە ڕووی حکم بەسەر منداڵەکاندا، لە ڕووی پەروەردەی منداڵەکاندا، لە ڕووی هەندێک تەسەڕوفاتەوە. ڕاستە وتمان لە هەندێک قەراری سیادیە واضحە بڕیاری پیا و بڕیاری کۆتاییە، بەڵام لە پەروەردەی منداڵدا، لە تەعامل لەگەڵ ئەندامانی خێزانەکەدا ئەو ڕۆڵەی کە ئافرەت ئەیبینێت پیاو نایبینێت. تەنانەت لە پاراستنی ممتەلەکاتی ماڵە، لە باڵداریدا، لە ئیسراف نەکردنە، لە هەموو ئەمانەیە کێ ماڵ دروست ئەکا؟ ئافرەت. بۆیە ئافرەت ئەگەر کەسێکی متمانە پێکراو نەبێ هەرگیز ناتوانێت ژیانی خۆی خۆش بکات. پێشەوەی زەڵمە لە پیاوەکە بدا زەڵمە لە خۆیەدا. بۆیە لە مەقتەعی یەکەمە عەرزم کردن یەکەم خاڵ کە پیا و ئافرەت پێش زەواجە بیری لێ بکەنەوە دۆزینەوەی شەریکی ژیانە. مەهما کان پیاو لە هەر ئاستێکدا بێ کە کۆمەڵە گرفت لە خێزانەکەیە هەبوو کە ئەم نەیتوانی چارەسەری بکە، ئەم پیاوە لە ژیانی خۆیدا بەختەوەر نابێ. عەکسەکەیشی بە هەمان شێوە صەحیحە. کۆتا خاڵ سەبارەت بە ئافرەتان کە ئەبێ ئاگایان لێبێت بەڕێزان کە ئەم قاڵە بەداخەوە لە زۆربەی ئافرەتاندا هەیە. طەبعی ئافرەت وایە. زوو هەڵچوونی ئافرەت، عاتفی بوونی ئافرەت وا ئەکا کە زۆر جار ناشکوری بکەن. بەڕێزان بڕواتان هەبێ مرۆڤ هێندەی بە ناشکوریکردنی نیعمەتەکانی بەرامبەر لەبەر چاوی بەرامبەرە مەکانەتی دائەبەزێ بە کەم شتی دیکە ئەوە مەکانەتی داوەزێ. پیاوێک کە هاوسەری تۆیە بە درێژایی تەمەنتان لە خزمەت داواکاریەکانی تۆیە بووە، خراپەی بەرامبەر نەکردووی، لە مەوقیفێکدا شتێکت بە قسە ناکا، شتێکت بۆ ناکا، ئەم مەوقیفەت پێ ناخۆشە، بەڵام نابێ ئەمە ببێتە هۆی ئەوەی مەوقیفەکانی پێشوو زەربی سفر بکەیت. زۆر جار ئافرەت بە پیاوەکەی ئەڵێت تۆ هیچ دۆمن نەکردبوو، تۆ هەروا بوویت، تۆ هەر ئەوەل لە چاوەڕوانەکەی، مەعلومە یەکەم جارێک کێشەیان هەبێت. بۆیە بەڕێزان لە فەرموودەکەی پێغەمبەریدا صلی الله علیه وسلم کە باسی سزای ئافرەتانەکا لە قیامەتە، ئەفرین بەشی زۆری سزاکانی ئافرەت لە قیامەتە بەهۆی ئەوەیە کە لە کاتی تووڕەبووندا ناشکوری ئەکەن، نیعمەتەکان هەمووی زەڵبی سفر ئەکەن. تەنانەت بەرامبەر خوایش جاری وایە ئەمە ڕوئەیە. ئافرەتێک 6 مناڵی هەیە، مناڵێکی ئەمرێ بڕوانە چۆن ناشکوری ئەکات. 5-6 برای هەیە، خوشکی هەیە، یەکیان وفا دەکات چۆن ناشکوری ئەکات. بۆیە ئافرەت ئەگەر بێ بەختەوەر بێ دنیا و قیامەتە ئەبێ هەوڵ بدا. ڕاستە ئەم صفەتێکە کە لە زۆربەی ئافرەتاندا هەیە، تایبەت نیە بە ئافرەتێکەوە، بەڵام بە ئینسانی بەتایبەت خوێندەوار، بەتایبەت ئافرەتی ملتەزیمە ئەبێ هەوڵ با وردە وردە خۆی بگۆڕێ. بەڕێزان تکاتان لێ ئەەکەم بۆی ژیانتان لێ تێک نەچێت، خۆتان کۆنتڕۆڵ بکەن. تووڕەبوونی خێرا لەگەڵ ئاثەوادی دوای تووڕەبوونەکە کە ئەبێتە هۆی کوفرانەی نیعمەت، ئەم دوو خاڵە لە خۆتانە حد الئیمکان کەم بکەنەوە بۆ ئەوەی ژیان لە خۆتان و لە مناڵەکانتان تێک نێن. لە مقابل ئەمەیە بەڕێزان وەکو عەرزم کردن پیاویش کۆمەڵێ مافی خێزانەکەی هەیە لەسەری کە لەسەر و هەموویانەوە ئەوەیە کە خوای گەورە لە قورئانە دەفەرمێ وعاشروهن بالمعروف هن لباس لكم وأنتم لباس لهن. ئەگەر پیاوێک بزانێت هۆکاری سوکنای ئەم خێزانەکەیەتی، هۆکاری داپۆشینی هەڵە و کەم و کوڕیەکانی ئەو خێزانەکەیەتی، چۆن هەڵە ئەکا بەرامبەری، چۆن ئەگە بەخۆی ئەیات. ئەگەر پیاوێک بزانێ خاوەنیەکەی خۆی کە ئەڵڵایە داوای لێ کردووە بە جوانترین شێوە مامەڵە بکات لەگەڵ خێزانەکەیە، پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم پێی ئەفەرمێ باشترینتان بۆ خێزانەکانتان بۆ ئەم سنوورانە ئەمەزێنێ کە سنووری خێزانێتی، بۆ مافی ئەو پێشەی دەکات. بۆیە بەڕێزان هەرگیز جوامێری نییە پیاو لە دەرەوە لەگەڵ خەڵکا بەخشەندە بێت، نەرمونیان بێ، دەستکراوە بێ، سەخی بێ، هەچی صفەتی جوانە تایە بێ، بەڵام لە ماڵی خۆیان عەکس. ئەمە هەرگیز گەورەی نییە بۆ پیاو. زۆر جار لە کۆمەلگای ئێمەیە بەداخەوە کەوتن پیاو سالاری بەڵێ ڕەخنە ئەگیرێ لەو پیاوانەی کە لە ماڵ و نەرمونیانن، ئەڵەن شێری دەرەوەی نازەن ڕێوی ماڵەیە. ئەمە شتانێکی شەرعی نییە ئەم مستەلاحانە بەڕێزان. پیاو وەکو چۆن ئیماندار ئەوەیە کە بەرامبەر ئیمانداران زەلیل بێت، بەرامبەر بێ باوەڕان عەزیز بێت.
پیاویش ڕجوولەتی خۆی کاتێ ئەسەلمێنێک کە بەرامبەر ژەردەستەکانی خۆی هێز نیشان نەیە. ئەگەر بەهێزی بەرامبەر ئەوانە نیشانی بە کە لە سەروتەوەن، چه فەلسەفەیەکی تایە هێزی خۆت بەرامبەر ژەردەستەکان نیشان بیت؟ بۆیە باشترین پیاو ئەوانەیە کە لە ماڵەوە نەرمونیانن. عەبدوڵڵای کوڕی عەباس باسی قەوامەیە کە ویستم عەرزتان کەم ئەفەرمێت یەکێ لە گرنگترین خاڵەکانی ئەم ئایەتە کە ئەفەرمێ الرجال قوامون على النساء ئەوەیە کە ئەبێ پیاو تەحملی کەم و کوڕیەکانی خێزانی بکە ئەگەر خێزانی قسەشی پێ بدەم وەڵام نەیاتەوە. ئەوجا خەڵک لە قەوامەوە تێگەشتووە لە ماڵەوە بکوژە و بڕبی نەخێر. ئەگەر لە ماڵەوە تۆ بەهێزی هیچ لە سیفەتەکانی هێز ئەوەیە بەرامبەر ضعیف بەکاری نهێنیت. ئەگەر پێت وایە لە ماڵەوە تۆ بەهێزی، تۆ کەسی یەکەمی، تۆ خاوەن ماڵی، کەواتە ئەبێ لە ماڵەوە هێز نیشان نەیت. خاڵی دووهەم بەڕێزان هەروەکو چۆن لە فەرموودەکەیە دەفەرمێت زۆربەی گرفتی ئافرەتان بێ کوفرانی نیعمەت ئەکەن. لە مقابلدا هەمان ئامۆژگاری و پیاوانیش هەیە. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. با هیچ پیاوێک هیچ هاوسەرێک قین و بغزی دڵا نەبێ بەرامبەر خێزانەکەی، چونکە ئەگەر سیفەتانێکی تیابێ کە بەدڵن نەبێ کۆمەڵە سیفەتی لەوە زیاتری تایە کە بەدڵتە. سبحان الله ئەم فەرموودە بەڕێزان ئەگەر تەطبیقی کەیت بڕوا بکەن زۆربەی هەرە زۆری گرفتەکانی خێزان چارەسەر ئەبێت. نەک هەر خێزان، ڕەفیقەکان، شەریکەکان. تۆ لەگەڵ هەر کەسێکا گرفتت هەیە ئەگەر سیر کەیت لە خاڵێک ئاور بەدڵ نیە، لە دوانە، لە سیانە، لە چوارە، ئەی لە چەندەیە ئەوە بەدڵە؟ لە پەنجایە، لە سەڵای ئەوە بەدڵە. ئێ بەڕێزان بە هیچ پێوەرێکی شەرعی مەقاصدی تەنانەت بە پێوەری عەقڵی بە پێوەری اقتصادی هەرگیز نابێت شتی زۆر بکەی بە قوربانی شتی کەم. ئەگەر تۆ پێت وابێ کاتێ خێزانت ئافەتی باشە کە لە هەموو شتێکا بەدڵی تۆ بێ، وەڵاهی هەرگیز پرۆسەی هاوسەرگیری مەکە، قەت ئەو غەڵەتە مەکە، چونکە هەتا ڕۆژی قیامەت چاو بژێری ئافرەتێکی وات دەست ناکەوێت. ئەگەر دەست کەوێ بێ کۆپی خۆت بێ، کە کۆپی خۆشت بێ پیاوە ئافرەت نابێ. ئەویش کە خۆتان نەزانن لە هەموو دنیادا مەڕێ کۆپی کرا سەرکەوتوو نەبوو، واتە بێ نوسخەیە بێ لە خۆت، لەبەر خۆت گیرا بێتەوە. وئیلا بۆ لە ماڵی خۆتاندا ئەگەر سەیری دایک و باوکی شت نەکەی کە لە دوو عایلەی جیاوازەوە هاتوون، سەیری خۆت و براکەت کە لە سەدا سەد وەکو یەک بیرەکەنەوە، خۆت و خوشەکەت وەکو یەک بیرەکەنەوە، خۆت و باوکت وەکو یەک بیرەکەنەوە. بۆیە بەڕێزان ئەمە یەکێ لە گەورەترین کارەساتەکانی نێوان ژن و مێرد ئالەمەوە دروست دەبێت تایبەتمەندیەکانی یەکتر بە چاو ناکەن. زۆر جار پیاو یا ئافرەت مەرجی ئەوەیە ئەبێ بەرامبەرەکەی بێتە سەر قەناعەتی ئەم جا ئەم ئەوی قبوڵە. بەڕێزان معادلەیەکی زۆر 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 بەسیط ئەمە یەکە، هەر کاتێک بەرامبەرەکەت قبوڵ بکرد بەو مەرجەی بێتە سەر قەناعەتی تۆ، یعنی تۆ ئەوت قبوڵ نەکردووە. معادلەیەکی زۆر بەسیطە تێی بگەن، هەر کاتێک بەرامبەرەکەتت قبوڵە بەو مەرجەی کە بێتە سەر قەناعەتی تۆ، معنای وایە تۆ ئەوت قبوڵ نییە. بۆ چونکە تۆ ئەوت کردووە بە خۆت، کردوتە بە کۆپی خۆت، ئەمجا ئەوت قبوڵە. قبولکردنی ئەو بریتیە لەوەی وەکو خۆی قبوڵێکی، قبولکردنی بەرامبەر بریتیە لەوەی وەکو خۆی قبوڵێکی. زۆر جار پیاوان ئافەتان مشکیلەیان هەیە، ئافەتەکە ئاڵێ پیاوەکەم مەشغەڵەتی زۆرە، لە ماڵەکەم قساکە، وایە پیاوەکەش تێی ئەگەێنێ کە من ئەمەم هەڵایکردن نییە بەرامبەر تۆ، طەبیعەتم وایە، ناتوانم خۆم بوەڕم. یا لە مقابلە ئافەتەکە کۆمەڵە سیفەتی تایە، پیاوەکە پێی ئەڵێ، ئافەتەکە ئەڵێ وەڵڵاهی مەسەلە ئەوە نییە ڕقی تۆ وا بکەم، طەبعم وایە، ناتوانم خۆم چاکەم. ئەگەر ئەتەوێ ئەم ژیانە بەردەوام بێ، ئەبێ لەوە زیاتر لەسەری نەڕۆیت. ئەگەر ئەوت قبوڵە بێ، ئاوا قبوڵت بێ. ئەگەر ویست ئیلا خۆی بگۆڕێ، کەواتە تۆ ئەوت قبوڵ نەکردووە. خاڵێکی دیکە بەڕێزان کە واجبە لەسەر پیاو بەرامبەر بە هاوسەرەکەی، جێبەجێکردنی پێداویستەکانی هاوسەرەکەیەتی. پێداویستی لاشەیی ڕۆحی لەگەڵ پێداویستی مادی. کە من ئەو پیاوانەی بەڕێزان کە لە یەک کاتا لە هەردوو جانبەکەیان سەرکەوتوون، پیاو وا هەیە لە ڕووی ڕۆحیەوە پێویستی خێزانەکەی بەدەستە ئەکا، دابینەکە، بەڵام لە ڕووی مادیەوە ناتوانێت یان کەم تەرخەمە. بەعکسەوە هیوا هەیە لە ڕووی مادیەوە کەم تەرخەم نییە، لە ڕووی ڕۆحیەوە کەم تەرخەمە. بۆیە پیاوان واجبە لەسەریان، هەروەکو چۆن لە خاڵی پێشووترا عەرزم کردن ئافرەت واجبە ئیطاعی پیاو بکە، پیاویش واجبە داواکاریەکانی خێزانی جێبەجێ بکە ئەگەر لە سنووری شەرعا بە بڕووبیانووی سەیر نەکا، بە مەرجێ لە واقعدا بڕووبیانوو نەبێت. بۆیە ئافرەتیش ئەگەر بێوێ داواکاریەکانی جێبەجێ کراوە بێ، نابێ شوێن مۆدێلات کەوێ، نابێ خۆی مقارنە کا بە خەڵکەوە. ئەمە یەکێکە لەو شتانەی کە پیاوان پێی تووشی داڕمانی نەفسی ئەبن.
ئافرەتەکە چێتە ماڵێک کەوانتەرەکەیان وابوو، سیارەکەیان وابوو، ماڵەکەیان وابوو، فڵانەکەیان وابوو. ئەم مقارنەکردنە ژیان تێگەیات. داواکاری خۆت پێشکەش بە پیاوەکەت بکە، بەڵام داواکاریە کە ئەزانی لە سنووری تاقی ئەوایە بەڕێزان. تۆ کۆمەڵە داواکاری لێ ئەەکەی سوور ئەشزانی کە پێی جێبەجێ ناکرێ بۆ ئەیکەیت، لە مقابلە تەنها تووشی گرفتی نفسی ئەوێ پیاوەکەت، مەکانەتی خۆشت دا ئابزێنی لای ئەو، کەواتە داواکاری بکە کە ئەزانی پێی جێبەجێ ئەکرێت. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە گرنگە ئافرەتان و پیاوان بیزانن بەڕێزان، مەسئەلەی پەنابردنە بەر لێک جیابوونەوەیە، کۆتایی هێنان بەم ژیانە. باسمان کرد ژیان چۆن دەست پێەکەی، کە دەست پێکرد چۆن ئیدامەی پێی، ئەوجا چۆن کۆتایی پێهێنی. بەڕێزان لە شریعەتی ئیسلامدا بە پێچەوانی شریعەتی نەسارا ڕێگە دراوە بۆی کە پیاوە ئافرەت لە یەک جیابنەوە. بۆ چونکە زەواج کۆمەڵە مەقاصدی هەیە، مەقسەدەکانت توانی جێبەجێ بکەیت یا زۆرینەیان جێبەجێ بکەیت، ئەوە ژیانەکە بەردەوام ئەبێت، گوناحەک کۆتایی پێبێنی. بەڵام ئەگەر زانیتان ئەم ژیانە قابلی بەردەوامبوون نییە، ئەم ژیانە بۆتە دۆزەخ بۆ هەردووکتان، ئەو کاتە ئەو پەڕی گونجان لەگەڵ مەقاصدی شریعەت، لەگەڵ قەواعیدی عەقڵی واقعی کە کۆتایی پێبێن. ژیانێکە بۆتە دۆزەخ کە ڕۆژانە لەم ماڵەیە گرفت دووبارە ئەبێتەوە و بە هیچ جۆرێ حەل نابێ، کەواتە لە شوێنی خۆیاتی کۆتایی پێبێنێ. بەڵام لێرەیە دوو خاڵ گرنگە بزانین بەڕێزان، کۆتایی هێنان بە ژیانی نێوان ژن و مێرد بەپێی ئەو قەواعیدانە بێ کە لە قورئاندا باس کراوە. تەلاق ئاخر شتە، کۆمەڵێ خاڵ هەیە ئەبێ بیگریتە بەر کە ئەم خاڵانە ئیستیجابەی پێویستیان تێدا نەبیردا، سوودیان نەبوو، ئامۆژگاری خۆچاکردنی هەر کامیان، پەنابردن بۆ نەسیحەتی دوو حەکەم، دوو کەسی لێ هاتوو لە هەردوو بنەماڵەکە، کۆمەڵێ خاڵ هەیە کە ئەمانە هیچ سوودی نەبوو، ئەنجا پەنابێتە بەر تەلاق. تەلاقیش بە یەک جار نا، بە سێ جاری جیاواز، لە سێ قوڕئی جیاوازە. بۆ واتە لە سێ مانگاوە بڵێن کە ئێوە ڕەنگە نەزانن قوڕە چییە، چونکە ئەگەر تەلاقەکە بڕیارێکی پەلەبێ لە ئێستایا ئەم بڕیارت داوە تا مانگی داهاتوو پەشەمانە بیتەوە. کۆتا قسەم لەسەر ئەم مەسەلە بەڕێزان، ئێستا خەڵکی ئیمڕۆ گلەیەکەن لە ئیسلامە بۆ تەلاق بەدەست پیاوە. پێشتر ئاماژەم پێدا لەبەر ئەوەی پیاو عادەتەن خۆڕاگرتر لە مەسەلەی تووڕەبووندا، تووڕەش ببێ کاریگەری تووڕەبوون لەسەری کەمتر دەرەکەوێت تا ئافرەت. بڕواتان هەبێت ئەگەر بڕیاری جیابوونەوە بەرەز ئافرەت بێ، زۆربەی هەر زۆری خێزانەکان لە مانگی یەکەم و لە ساڵی یەکەمە کۆتاییان پێدێ. زۆر جار ئافرەتەکە لەبەر ئەوەی عاتیفە زاڵە بەسەر یا بڕیارێک ئەیە کە نیم سەعات لەودا پەشەمانە. ئەوجا لە شریعەتی ئیسلامدا هیچ شتێ بێ بەدیل نییە. تەلاق کە بەدەست پیاوە لەبەر ئەوەیە ئەم عیلاقەیە بە ئاسانی کۆتایی پێ نەهێنرێ، میثاقا غەلیظا بەردەوام بێت. بەڵام ئەگەر ئافرەتێ ئەزانێ ئەم ژیانی هەر بۆتە دۆزەخ و قابلی بەردەوام بوون نییە، لە شریعەتدا ڕێگەی پێدراوە خولع بکە، ئەو داوای جیابوونەوە بکە. بۆیە بەڕێزان حکمەکانی شریعەت هەموو لایەنەکانی ڕەچاو کردووە، هیچ لایەنێکی فرامۆژ نەکردووە. لەو شوێنانەی کە بەڕواڵە دوا دیارە فەضلی پیاو دراوێ بەسەر ئافرەتە لە مەسلحەتی ئافرەتە نەکی پیاو، بۆ ئەوەیە لەوێدا پیاو پێویستە ئەو بڕیارانەی لابێ کە خزمەتی ئافرەت بکە. بەعکسیشەوە لەو شوێنانەی کە هەندێ ماف نەدراوە بە ئافرەت لە خزمەتی خۆیەتی، چکە هەندێ شت هەیە، هەندێ سوڵتە هەیە کە ئەیدی بە کەسێک لەوانەیە سوء استیغلال بکات، لەوانەیە هەڵە بەکاری بێت. بۆیە پابەندبوون بە ئەحکامەکانی شریعەتەوە بەختەوەری دنیا و دوا ڕۆژی تێدایە بەڕێزان. اكتفاء بما بأندازة، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. قربان